کاردانەوەکانی حکوومەتی عێراق لە بەرامبەر هێرشەکەی چوارشەمەی ڕابردوو بۆ سەرگوندێکی زاخۆ و کوژرانی 9 هاوڵاتی و برینداربوونی 23 کەسی دیکە کە سەرجەمیان گەشتیاری باشوور بوون بەردەوامە. بعض الوكالات الإخبارية أو صفحات التواصل الاجتماعي لە کۆبوونەوەیەکی نائاساییدا بە بەشداری 242 ئەندام ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە ئامادەبوونی فواد حسێن وەزیری دەرەوە، جومعە عینات وەزیری بەرگری، عەبدولئەمیر یارەڵڵا سوپاسالار و عەبدولئەمیر شەمەری فەرماندەی پرۆسە هاوبەشەکانی عێراق گفتوگۆی لەبارەی هێرشەکە و ڕێوشێنی وەڵامدانەوەی کرد. مەهدی ئامرلی ئەندامی لیژنەی ئەمنی و بەرگری پەرلەمانی عێراق بە ئاژانسی هەواڵی عێراقی ڕاگەیاند وەزیرەکانی بەرگری و دەرەوە و بەرپرسانی سەربازی عێراق دووپاتیان کردەوە لە ئەنجومەنی ئاسایش سکاڵا تۆمار دەکەن بۆ کشانەوەی سوپای تورکیا و دەژڵێ ئەگەر دەرنەچن هەنگاوی دیکە دەگرنەبەر. لە کۆبوونەوەکەی پەرلەماندا بڕیار لەسەر پێکهێنانی لیژنەیەکی هاوبەش بۆ لێکۆڵینەوەی مەیدانی لەسەر هێرشەکە درا و بڕیارە ئەندامەکانی لیژنەکە لە لیژنەی ئەمنی و بەرگری و پەیوەندیەکانی دەرەوەی پەرلەمان بن، هاوکات سوپاسالار و وەزارەتی بەرگری و پرۆسە هاوبەشەکانی عێراقیش تیایدا بەشدارن. بڕیاریشە بۆ ئاشکراکردنی وردەکاری هێرشەکە و زانینی سەرچاوی بۆمبەکە بە هاوکاری باڵیۆزخانەی تورکیا سەردانی مەیدانی بۆ شوێنی ڕووداوەکە بکەن. لای خۆیەوە فواد حسێن وەزیری دەرەوەی عێراق لە کۆبوونەوەکەدا ڕایگەیاند عێراق نیازی پەرەپێدانی بارگرژی سیاسی و ئەمنی لەگەڵ تورکیا نییە و دەیانەوێ دەرگای گفتوگۆ لەگەڵ تورکیا بکەنەوە. وەزیری دەرەوەی عێراق ئاماژەی بەوەش کردووە پێویستە کێشەی بوونی هێزی سەربازی تورکیا و پەکەکە لەسەر خاکی هەرێمی کوردستان چارەسەر بکرێت. وزارة الخارجية العراقية لەلایەکی دیکەوە ئەحمەد سەحاف و تەبێژی وەزارەتی دەرەوە لە بەیاننامەیەکدا ڕایگەیاند وەزارەتی دەرەوە سکاڵایەکی بۆ ئەنجومەنی ئاسایش ناردووە و داوای لێکردووە دانیشتنێکی بەپەلە بۆ تاوتوێکردنی دەستدرێژەکانی تورکیا ئەنجام بدا. لە بەرامبەردا ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی لەسەر داوای عێراق ڕۆژی سێشەمەی ئەم هەفتەیەی بۆ کۆبوونەوەیەکی نائاسایی لەبارەی هێرشەکانی تورکیا بۆ سەرخاکی عێراق دیاری کرد. وتەبێژی وەزارەتی دەرەوەی عێراق ڕایشی گەیاند وەزارەتی دەرەوە بڕیاری داوە باڵیۆزی خۆی بۆ ئەنقەرە بانگهێشتی بەغدا بکاتەوە. هذا الاتهام موجود على أحد الوزراء لای خۆیەوە تەڵال زوبێعی ئەندامی پەرلەمانی عێراق لە هاوپەیمانی عەزم ڕایگەیاند زۆرینەی پەرلەمانتاران داوایان کردووە حکوومەتی عێراق لەگەڵ لایەنی تورکی دانوستان بکات و لەبارەی دەستدرێژەکانی تورکیا و کێشەی ئاو گفتوگۆ بکەن. زوبێعی ئەوەشی وتووە ئەنجومەنی نوێنەران سەرکۆنەی بوونی هێزی سەربازی تورکیا و پەکەکە لە خاکی عێراقدا دەکات. يعني الموافقات بالنسبة للمستثمر حتى هەر سەبارەت بە دانیشتنەکەی پەرلەمانی عێراق ئیبتیسام هیلالی پەرلەمانتاری چوارچێوەی هەماهەنگی ڕایگەیاند وەزیرانی دەرەوە و بەرگری و سوپاسالاری عێراق ڕایان گەیاندووە عێراق فڕۆکەی جەنگی و کەرەستەی سەربازی پێویستی بۆ وەڵامدانەوەی سەربازی سوپای تورکیا نییە. لە بەرامبەرم لێدوانەدا محەممەد حەلبوسی سەرۆکی پەرلەمانی عێراق ڕەتی کردەوە وەزیرانی بەرگری و دەرەوە و بەرپرسە سەربازیەکان لێدوانی وایان دابێ و وتی ئەو زانیاریانە دروست نین. وزير الدفاع العراقي يقول ليس لدينا إمكانيات لمواجهة الاعتداء التركي. وزير الدفاع والقادة العسكريين استعرضوا الحدث وتحدثوا عن الاحتياجات